بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پەیام بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ باسی خەم و خەفەت دەکەین. با بزانین ئێمە خەم لە چی دەخۆین، چ شتێک شیاوی ئەوەیە خەمی بۆ بخۆین، ئەی نابێ خەم لە چی بخۆین. ئەمڕۆ لەسەر خەم و خەفەت با بزانم خەڵک چی دەڵێت، با بزانم هاوڵاتیان خەم لە چی دەخۆن. ئێوە لەگەڵمان نابن و بینەری بەرنامەکە بن. سڵاو لێ ماوی. سلام سەر هەردووتان بخێراتی. زۆر سپاس. لە ژیانی خۆتدا خەم لە چی دەخۆی؟ وەڵڵاهی لە ژیانی خۆماندا زۆر شتێ غەمی لێ دەخورێ. وەکو چی؟ وەکو دەبینی ئەو پێشمەرگە برایانەمان کە شەهید دەکرێن، یعنی کە دەیبینی منداڵەکانی بێداک و باب دەمینن، یان بێ باب دەمینن، زۆر ناخۆش شتێکی ئەوە زۆر خەفەتە. یان دەبینی معاش تاخیر دەبیتن، ئەو خەمی هەیە ئەو خەمی هەیە، ئەمەش تووشی خەمی دەبینی لەگەری زۆر مشکلەوە. باشە خەم لە چی دیکە دەخۆی وەکو ژیانی تایبەتی خۆت تا ئێستا خەم لە شتێک خواردووە؟ وەڵڵاهی خەمی لەوەی دەخۆم وڵاتەکەمان وەچی جاران نییە، زۆر خەفەتی لەوەی دەخۆم. چۆن ینی وەکو جاران نییە؟ جاران چۆن بوو ئێستا چۆنە؟ جاران عالم بەختەوەر بوو کاکە، ئێستا کە عالم خنکایە، بەڕاستی عالم خنکایە، ئێستا زۆر بێپارەیە، یعنی کا خەفەت دەخۆی. ئێستا ئەمە دەبینین بەسیترین میسال لەناو بازاری توانمان هەموو کرێە کە هەتە دەسمێن هەتەی واریدا دەنیشین 56,000 دیناری دەفرۆشین، کرێشمان دەوەرەقەیە مانجێ، یعنی ئەو خەفەت نییە، هەمووی خەفەتە، کە دەچێ ماڵی هەر خەفەتە، دادەنیش هەر خەفەتە، نازانی چۆن تووشی نەخۆشی دەبی. ئەو نەخۆشی ئێستا کە بڵاو بوویتەوە مەسەلەن ڤایرۆسە. هەموو خەفەتەی کە جەنابەت دەیخۆی هەموو تووشی نەخۆشیت ناکات؟ ئەوە تووشی نەخۆشیمان کردی ئەم ماواریدەوە 82 دێنمان سەرمان سپی بووە، دیوە هەموو خەفەت نییە، هەمووی خەفەتەوانە. باشە ئەوەندەی خەم بخۆین ئەو هەموو خەم خواردنا ئێوە ژیانەکە بخۆی چەندێکە تەواو دەبێت، ئێمە هەر بە خەم دەکرێ بیبینە سەر هەر خەمی بخۆین هەر خەفەتی بخۆین. وەڵڵا بخۆی نای بەس هەندە زاریش خەم لە دەستە خۆت نییە، یعنی نابێ بەس هەندە زاریش خەم لە دەستە خۆت نییە، ینی دەبۆت دێتن خەم. دەبینی داکتە تووشی سوکەری بووە هەر خەفەتی دەخۆی، یەکەشکەیە تووشی مشکلی بووە هەر خەفەتی دەخۆی، یعنی ئەو وڵاتە هەر بە خەفەت ڕۆیە، ئەمە قەت شتا نابنیەوە، قەت سا نابینەوە. تۆکو گەنجێک بەڵێ خەم لە چی دەخۆی لە ژیاندا؟ بە قورعان خەم زۆرە کابرای گوتن، بەس ئی ئەو ڕۆکە بەعام بوویتە پارە. خۆ پێغەمبەر لێبینە دەرێ ئەو شتەشکەیە دینی و دیانەت ئەو کەیتیان بوویتە پارە، هەمووی پارێ. خەم لە پارە دەخۆی هەموو کەس. تۆکو خۆت باواز لە خەڵکی دیکە بێنم دەمێ وەکو گەنجێک بزانم خەمەکانی تو چییە، ئێش و ئازارەکانی تو چییە؟ بە قورعانە من کابرای گوتنی ئەملاوان لە زۆر کەسان باشترم، خەمیەوەندە زۆر نەخۆم، بەس ئەوڕۆ مشکلی ئەوڕۆکە خەمی ئەوڕۆکە پارێ نەبوو نییە پارەیە ئەو شتانێ دەگە ئێستا بە پارە هەموو شتێک دەکرێت، هەموو ئێستا وەرە پارەت پێی بدرت خۆشە، پارەت پێ نەبی پێ ناکرێت، درشت خۆش نییە جەوت نییە، سەبڕ لەو بازارە بسۆڕێەوە دەچیەکەن کوێ بێزارە باچی لە بە پارەیە تەماشا دەکە دەچەکەنی ترەکرە بێزارم بازار نییە ئیش نییە، بەزەکە پارەیە جێژناناوەرە لەبەر مشتری پێی ناکرێت جوای بشتاتەوە، دری خۆشە پێ دەکەنی هەتا دوازی شوی لێرە هیچ مشکلێ نییە، هەم پارەیە مشکلەکە. سلام علیکم. علیکم السلام جان باشی بەرەکات سەرچاوم بەخێر بێت. سپاس دەکەم. لە ژیانی خۆتدا خەم لە چی دەخۆی؟ بە قورعان خەم لە ژیانی خۆم ناخۆم بەو شێوە، یعنی ئێستا عالی ئازر خەم لە نەوەکانم دەخۆم. بۆ خەم لەوان دەخۆی؟ ئێستا بزانین هەندێک شتەیە ینی زۆر معوددا پێم ڕێک ناکەوی. ئێستا ینی عالی ئازر دوو کوڕم زائێر، یعنی یەکیان هەردووچیان زائێرن لە تەمەنی ژنهێنانیانە، یعنی عەزم لێ ینی ئەگەر خوا بە قسمەت بکە یعنی غەم لەوان دەخۆم، ئیشەکەش گەلێک ڕێک ناکەوی، دەمێ ینی شتێکیوان لێ دابینکەم هەر ناژنیان لێ بینم، یعنی ئەستا یعنی غەمی ئەوەیە ژینیان لێ بینم
ئەدی جێگا و ڕێگاش زۆر زەحمەتە ئەدی غەم لە شتانە دەخۆم ینی بەنسبەت ژیانی خۆم بەنسبەت ژیانی ئەو میلەتەش ینی زۆر لە ڕەزالتدایە ینی ئێستا عالی عازر ینی ئەو دەوڵەتە غەربیانە یعنی شەڕێکی بێمەعنایان تووشی میلەتی کورد کردیە خەم بەسە بە سڵاتە کوردی دەخمی هیچکەترە خەم لە دەسەڵاتی کوردی دەخۆی زۆریش بۆچی وڵی بۆی شۆڕشە جوانەکرا بۆوانە هەرەوەندە باشە تۆ تەمەنێکی زۆرت نییە بەڵام وە بزانم خەم و خەفەت وا پیری کردووی باڵێ بەفعل قسەکە تەواو باشە بە خەم کێشەکانمان چارەسەر دەبی ئیلا ڕاپەڕینێکی وەکوونەتویەکەی دێت تا هەرەوەی زۆر دڵپڕ دیاری زۆریش چی دیکە خەم لە ژیاندا خەمی بۆ دەخۆی وڵای خەم بەسەوانە دەخۆ لەو خەڵکەش کە ئاوا گومڕاو بووە لەگە ڕێزم و باشەکان کە بێدین بووینە لە ژیانتدا خەم لە چی دەخۆی وڵا خەم لەو ملەتە و لەو دەربە دەری و قوڕ بە سەری کە ئەو ملەتە تووشی بۆی شەڕا داوام لەخوایە دەبێت ئیشەکانیان لۆ هاسان و جێبەجێ بکاتن ئینشاڵڵا وڵا خەمیمە ئەو شتانەیە خەمیمە هیچ بخۆم چ خەمم نییە بەس بەڕاستی ئەو ملەتە لە مێژە لە دەربە دەریدایە لە قوڕ بە سەریدایە نەهامەتیە باشە بۆ هەر کەسێک دەدوێنم لێرە خەمی هەیە خەفەتی هەیە خەم دەخوا بۆچی تاکەکانی و کۆمەلگای خەمیان زۆرە خەمە کەچەوە وا بخۆ دەم باشتر دەزانی وەزعکە کۆ خەمە سەبەب کار ینی ئەو ملەتە لەوەتی ئەمنیش فام دەکەم هەر لە ناو خەم و خەفەت بوون و بابم هەر ئەو هالەو ئەو ئەمنی ژوایە تەمەنەکەم ڕووی هەرەوە مندارەکانی منیش هەرەوە ئەوجا ئینشاڵڵا خوا چەند پێویستە ئێمە وەکو ئیمانداریان وەکو مسڵمان بە هیواوە بژین ئەوەندە خەم و خەفەت نەخۆین خەم و خەفەتی ئەو زمانێ بەدەستکەوتوو نییە ئەنی هەر لەو گۆڕێ ڕۆژێ هەر هیچ نەبی خەمەکرد لۆ دەبی هەتا هێوارە دەفتە 4-5 ئەنی بەدەستەوتوو نیە خەمە سڵاو لێبێت سلااو لێ بێ بەرەزم بەخێرن سەرچاوم زۆر سپاس دەکەم تۆکو گەنجێک لە ژیانتدا خەم لە چی دەخۆیت وەڵا لە ژیاندا خەم لەوەی ئەگە باسی خەمەکان بکەین خەمەکان زۆرن بەڵام ئەمە وەکو گەنج بەڕاستی دەبی بزانین خەم لە چ دەخۆین لۆتش خەمی لێ دەخۆین خەمەکان لایانی دینداری بی یەکەم جارەمە وەکو لەبەرەوەی کوردین مسلمانین خەم لەوانە بخۆین کە جاران بابرین لە تەمەنەچی بووینیان لە عەقڵەچی بووینە دینمان بە جوانی وەرنەگرتیە خەم لەوەی بخۆین کە عیبادەتمان باش نەکردیە شتەکانی ئەوانەی کە دین پێویستی پێێتی ئەمە بتوانین یەکەم جار وەکو وەسیلەی قیامەتمان ئەوی چاکەین ئەوەی کەش دەمێتەوە وەسیلەی دنیاییە خەم لەوانە دەخۆین کە لۆ نمونە ئێستا من تەمەنەکەم لەو دەقێوا قسە لەگە دەکەم وەکو گەنجە قسەی بکەم لۆ نمونە خانیم نییە لۆ نمونە بژێ و ژیانیم وەسەتە لۆ نمونە چکە لەوان ئێستا کابرا برێ ئەدلۆت لەو دوکانە ئیش دەکەی ئەزە چێ دەرێ دوکانە ئیمنە قسەکەم ئەو هەیە خەم لەوانە دەخۆی زاروی حەز لێ باشتر بژی خۆشتر بژی لۆت ڕێک نەکەتیان دەرفەت نەبووە لە ژیاندا خەم لە چی دەخۆی لە ژیاندا خەم لە چ دەخۆم وڵی بخۆی دینا بە خەم پێک نایە با پێ درێن ئەگە خەم بخۆی ئەگە خەم نەخۆی ئەگەر خخوای گەور چشی ناردبی هەردێ بە خەمی نێ برێ وڵی دێتەوە خەم خواردن هەر دەبی برێ نابی چکە مەسەن ئەزەکە لە دەستداڕوا خەمی لێ دەخۆی زورفەکدا دێ خەمی لێ دەخۆی یعنی برێ خەم نییە خەم هەیە بەس ئینسان سەبری هەبی سەبر هەم شتێک بە سەبر پێک دێ بە خەم پێک نایە بەس بە سەبر پێک دێ ئەگەر تو ئازار لە سەبری بی بە سەبر بی هەم شتێک پێک دێ سەبر زۆر یانێ نەک بە ئەوەی من نیانی بە ئەوە برێمەڵاهی ئەوە قسەی منە سەبر هەم شتێک پێش دێنی مثلام کوام مشتریمان هەیە مشتری هەیە دەرێ بە عەجەلەوەم لێدا سەبرێکی بگرە ئێستا لە بۆ لێ دەکەمەوە چ دێ بەسەر چاوم ئەوە سەبرە بەدە دەگە بە عەجەلەیبی ڕاست دەڕۆ بەکەرێک نایە سەبر زۆر ئەساسە باشە ئەوە خەم و خەفەتەی ئێمە لە ژیان دەیخۆین چارەسەری کێشەکانمان دەکات چارەسەری گرفتەکانمان دەکات نا چارەسەر دەکرێت بە خەفەت نانە بە خەفەت چارەسەر ناکرێت پێز ناکە گە خۆی گەور شەچی بینی پێز ناکە تو خەفەتی لێ بخۆی خوا هینایەتی ئەگەر کەسێک خەمی هەبوو لە لای چێ باسیکە بەخوای ئەگەر هاوسەری هەبی ئەگەر هاوسەری هەبی خەم و خەفەتەکە لەکن هاوسەری خۆی باسکە ئەگەر هاوسەریش نەبوو برادێکی ئازیزی زێسی خەیبی خەم و خەفەتی لەکنەی باسکە چکە لەبەر ئەوەی لەو زورفەی کەلچی ئەوەی نیە خەم و خەفەتی لەکن هەم کەسەشی باسکەی
هەم کەسێک شایەوە نییە خەمەکانی بۆ باسکەی هەم کەسێک شێوەینە چکە پاشان پاشمرا دەرەو کابرای ئەو هابوو جێسی قینە سڵاو لێ مامەجان سپاس دەکەم برایەکەم لە ژیاندا خەم لە چی دەخۆی وڵی بەنسبەت خەم زوریفی ئەو زمانەی خەم زۆرە بەس خەمەکان جیاوازە لەگە نوع لەگە نوع فەرقی هەیە تۆ وەکو تاکی خەمەکانی تۆ چیە ئازارەکانی تۆ چیە وڵی خەم بخۆی ئەوڕۆ خەمەکان هەمووی گرفتی مەسەرەن کۆمەڵاتیە مەسەرەن یعنی مەسەرەن زۆربەی زوریفی ئەوڕۆکە مەسەرەن گرانی بازاری نەعادالەتی ئەوانە هەمووی خەمە خەم لە نەعادالەتی دەخۆی تەمە چۆن بتاکەیت سڵاو لێ سەلامەت بی خۆش بیا بە خێر و سەرچاو لە ژیاندا خەم لە چی دەخۆیت وای حەقەتەن خەم ئینسان ژیان وەسیلەکە لۆ دوا ڕۆژ ئینسان نابی ینی ژیان لە حەدی خۆی زیاتر ئەوەی بایخی پێدا ژیانش ئێمال ناکرێ وایانە و ئینەما نەبتە هەدەفەکی گەورە هەر هەموو شتێکمان ببتە مەسائلی مادی مەسائلی مەنسەب مەسائلی یعنی لە ڕووی پارە و لە ڕووی مەنسەب و لە ڕووی مەزاهر یعنی ئینسان بەڕێی من لە ژیان هەدەفی ئەوە نەبی بەس تمۆحی بەس ژیانبی و ئینەما محاولە بکە لۆ ئاخرەتی تاکەکانی کۆمەلگا ئۆندەی ببینی ینی پێ دوای خەم لە چی دەخۆن بەڕاستی مەسائلی مەزاهر و مەسائلی یعنی سەروەت و سامان و چاولێکەری و وەداکە ئینسان تووشی خەم و خەفەت و خەمۆکی ئەو شتانەبی بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوبوو چوونی وڵاتیانە لەسەر خەم و خەفەت هەر کەسێک لێرە دەدوێنی خەمێکی هەیە ئازارێکی هەیە ئێوەش لەگەڵمانە بن من زیاتر بۆ چوونی وڵاتیانتان بۆ دەگوازمەوە لەسەر خەم و خەفەت لەگەڵمانە بن بەڵای زان و خۆشەویستان دوای ناوەڕەکەش جارێکی دیکەش سڵاوتان لێبێت من ئەمڕۆ لە شاری هەولێر دەمەوێت ڕاو بۆ چوونی وڵاتیانتان لەسەر خەم و خەفەت بۆ بگوازمەوە بزانم خەمەکانیان چیە ئازارەکانیان چییە و پێویستە لە لای چی خەمەکانیان باز بکەن ئەوە لەگەڵمانە بن من بۆ چوونی وڵاتیانتان بۆ دەگوازمەوە بینەرمان بن بەڕای جەنابەت بۆچی من کاتێک خەڵکی زۆر دەدوێنم زۆر بەیان هەمووی هەدەڵێ ئەو خەمەمان هەیە بۆچی تاکەکانی کۆمەلگا خەمیان زۆرە لەبەرەوەی خەمیان گەرە زۆرە قەدیمەکان باز ناکەم جیلی هێستا کە باز دەکەم دوو فلز نەناوبەرچی نییە کولیەشی تاوا کردێ بەستە زمانی دوو دیناری ناوبەرچینە دەبینی کابرا کوڕە مەسوولە یەن کوڕەکی زەخمە سیارەکی آخر مۆدی داژوە ئەو خەفەت هەیە قوربەسەری تەماشای دەکە خەفەت هەیە ستەعینات هەیە چەوە هەیە کابرا تاوا دەکاتن نەماڵی دەکەی بەستە زمانی پارەی ژنیشی نییە ژنی پێبینیتن قوربەسەری تەبعان غەمی دەخوا زیری پاشەمە ئێستا جیرە تاوا ئەمە کە دەڕۆین بەس پاشەمە هەر بە یەک زاری خراپ دەبی خراپتر دەبی پاشەمە باشە لە ژیاندا هیچ شتێک هەبووە نەتکردبێ بڵێ خەمی دەخۆم لە ژیاندا ئەو شتم نەکردی ئەو شتم ئەنجام نەدایە واللهی لە ژیاندا کە من خەمی بخۆم لەسەری بۆ نمونە بڵێ لە ژیاندا خەم لە یەکش دەخۆم کە دەبووە بیکەم نەمکرد واللهی یان نەدەبووە بیکەم کردم بەخوای شتوام نەبووە نازانم ئەرێ وڵا شتوام نەبووە ینی بلێم خەمی لە شتێکم خواردی بێرم نەم کردی هەموو شتێکم کردی لەخوا بە زیاد بی ینی هەموو شتێک بەس خەمی لەوەی دەخۆم ژیانم کە نوێژمان نەدەکرد کە تاعاتی خوامان نەدەکرد خەم لەوەی دەخۆم کە نەمان دەکرد بەڕاستیت پێ برێم یعنی خەم لەوەی دەخۆین بەڕاستی نوێژ و تاعاتی خوای هیچ شتێک وەچی وی نییە بەڕاستی پێ برێم نوێژکردن خەمەکانت کەم دەکاتەوە ئەی تەبعان
خوای رب العالمین هەموو شتێکی کەم دەکاتەوە ئەتوو بەس دوعای بکە خوای گەورەوە لە پێشمانە یعنی ئێوە لە سەرمان بەس دوعایەکی بکەی خوا لێت قبوڵ دەکات هەموو دوعای قبوڵە هەموو دوعایەک مستەجابە بەڕاستیت پێ بڵێم ئەوجا ئایا دوعایەکەت سبەینە قبوڵ دەبی یان ساڵەشکە قبوڵ دەبی خۆی هەموو دوعایەک مستەجابە بەڕاستی بەس بەڕێی خوش دڵت خۆش دەبیتن ماباقی هیچ دڵت خۆش نابیتن. باشە کۆتا پرسیارم ئەوەیە دەکرێت خەمەکانی خۆمان لە لای هەموو کەسێک باز بکەین یان دەبێت بزانین لە لای چێ باسی دەکەین بە تایبەتی بۆ منە ئافرەتان جاروەیە کێشەیەکیان هەیە خەمێکیان هەیە لەگەڵ هاوسەرەکەیان دەچن لە لای خەڵکی دیکە باسی دەکەن ینی ئەمەیان تووشی خەم و ناڕەحەتی زیاتری ناکات بەدیکو هەر زۆر خراپە تو خەفەتك تەیە لەگەر هاوسەری ژیانی خۆت بەکاربینە ئەگەر بە خوددا ئەوسەری ژیانی شت ناتانی بەداکت باوکت برایەکانت غەمی خۆت لەوان باسکە باشتر نەک لۆ خەڵکی دەرێ لۆ خەڵکی دەرێ باش نییە چکە چەند لۆ خەڵکی دەرێ بازکە ئەوەندە تووشی عنف دەبیتن ئینسانەکە تووشی زیاتر خەفەت دەبیت چکە بەی بەرامبەری کەیف پێدێ برەکە کە پێشترەوە هەنە و پێشترێ نەناو بازاری ئەگەر توانێک شتێکی بفرۆش باە ئەویت کە دەیگوت بڕۆ جیرانەکەم نەیفرۆشتێ بڕۆ نێ بفرۆشە ئێستا هەنمایە هێستا دام حەزیان لێیە دایم ئەتوو بکەوی خراپبی وەزعت تێکچی ناو مشکلی ناو عیلی تەبی کەیفیان پێدێ ئێستا و هایلاتێ زرفەکە ئەویش لە چیە لە بێ ئیمانی بەڕاستیت پێ بلێم هەمووی بێ ئیمانە ئینسان زۆر 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 بێ ئیمان بۆ ئێستاکە بۆچی جاران نییە. باش ئەو ژیانە کورتی ئێمە هەیتمان دەکرێت بۆ دەستکەوتێکیان چەند دەستکەوتێکی دنیای ئەوەندە خەم و خەفتە لە خۆمان کۆکەینێ و خۆمان غەمبارکەین و نیگەرانکەین هەرچی لێمان بپرسێ و بمان بینێ بڵێ بۆ غەمباری بە قوڕانی دی دەگەڕێتەوە شەر سەختی نەفەر ناوەڵاوەندە هەندە نانی بەزی درەوە خخوای گەورە هەم شتەکەی بڕانتەوە ئەتکە لە سبی دیە دەرێ خخوای گەورە نووسیت ئەوەندە و ئەوەندەیە هەموو شتەکە بەس خەڵک میانی ئەوەی بەخوای گەورە نمانە ئستا بڕۆ هەموو دەرێ قسەی لەگە بکە دەرێ ئەمن ئیمانم بەخوای گەورەی ئەوها وەش لە ڕاستە وەژ نییە ناوەڵەوە نیە کابراگە بە قەنەعات بێتە دەرێت سبینێ تاو دەرێ خخوای گەورە ئەوەندەی لۆ بڕاندمەوە خواحافظ بەس قەنەعاتی نییە. باشە خەمەکانمان لە لای چێ باسکەین ئایا هەم کەسێک شیاوەیە خەمەکانی خۆمان لە لای باس بکەین ناوەڵە هیوا هەیە مەسەلەن تەمە نادەکە بەس مشکلێک شتە کتەبی بچی لای خەڵک باسکە قەشمەریت پێ بکە هەموو کەسێکی وێ نییە برادەر هەیە مەسەلەن خەمت لێ دەخوا ڕێگە چارە لۆ دەبیتەوە برادەری خۆم بەخوای شتی هەبووە چوومە ڕاستیەکەم پێگوتیا لەولایە بە شتەشکە تێگەیشتە کابرا بەڕاستی هەم ئەوەیە سەکەس نایاری مەسەلەن خەمی خۆش لەکەم باسکەی بازەکەی خەمی خۆت لەکەم بازەکەی دەچینە لەکەم برادێت کە دەجێڕتەوە دەرەوە مشکلی هەیە ئەو هایە و قەشمەرت پێداگەن باشە تا چەند گرنگە ئێمە بە هیواوە بین ینی دوعا بکەین لەخوا بپارڕینەوە بۆ ئەوی خوای گەورە ئەو خەمانەی لەسەرمانە بە ئاسانی لەسەرمان لا ببات بەرێ ڕاست دەکەیوە بەس خۆی بەتەبارەک بەتەعاالە ڕاستە لی دەپارێەوە تا ڕادێک دی بەخۆش جرهەتی تابی کاکە دوێز ئەگەر بەخود نەخۆشکەوی بری خوای هاوارە چابمەوە ئەوە نابی کاکە خوا عقلیدا بنیادەمی بە شێوازێک دروست کردیا یعنی تەکمیلە دکتۆریدا دەرمانیدا ئەتو برێ منەوە نەخۆشم هاوارە خوای چەبڕم دەرمانی بخۆ دەرمانی بخۆ سەردانی دکتۆری بکە ئەوجە داوە شفا لەخوای گەورە بکە تۆ لە گۆڕەی خۆ ینی خوا ڕاستەك شفای دەنێری بەس خوا دەردیدا دەرمانیشدا دی بچ علاجی خۆت بکەی بۆ هەر خەمی بخۆین ینی هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێ ناوە ناشگۆڕی و بەڵام خەمەکەش ئەو بەدەستتو نیە ینی خەمی ئەو زورفەی بەدەستە تووە کابرا بێ شوکاری مەسەرەن ئەوە خەمەشی گەورێ لەولایە مندار دەستە مەکتەبەیە خەمەکە ئەنی هەموو خەمەکان زۆرن هەتا هێوارش باسکرد خلاص نابێت. باشە باسی با پەروەردە بکەم ئایا دایک و باوکی ئێستا خەم لە پەروەردەی منداڵەکانیان دەخۆن بەخوای هەتا حەدەک ناوە لە خەمیان لێ ئەو لە کەم بوو ئەوش کەم بوو شکە داک و با بەخۆشی زەوقی نییە ئەو بەڕاستی ئەوەش ئەو شتانەش بە زەوق دەکرێت دەبیەکە چی بە زەوق بی و خوڵق بی ینی پەروەردەکردن بەڕاستی شتێکی چاکە ینی مندار ئەگەر پەروەردەکرێ ئەو نیعمەتێکی خوایە. باشە بەڕای تو دایکان و باوکان ئێستا چەندێک خەم لە پەروەردەی منداڵەکانیان دەخۆن واللهی زۆر ئارێ وڵی زۆر مەسەلەن ئەوڕۆ کابرا نیتی ئەس دەکەی کوڕەکەی باشترین شمەشی لەبەرکە باشترین پێویستی هەبی لە بۆ مەکتەبێ بچی
دشتی باش لەبەرکە ساری آخر مدلەوی بەس ئەگەنەبی تاوان خەفەتی لێ دەخۆن ئەوەش هەموو خوادانانە بە ئازای و بەڕشتاتی نییە هیچ با شتێک بە ئازایەت و ڕشتدان خوادانانە بەس مهم ئەوە قنەعات وکەمە دوکانێک سکەمێ خلعاتم پێێتی بە ڕزق خۆم پیاویشێ دوکانی دەهنج دوکانی منە قنەعاتی نییە ئەوە دەمێتەوە سەر قنەعات مەسەلەن کابرا هەیە تەلەبێ زۆر زیرەکە شمەکەشی ئەو های لەبەرە یعنی بێتە ناو مۆزعی فشەی پێ دەکرد بەزە مدە زیرەکە مدارە دەورەمەندی شەیە جوانترین شمەک جوانترین سیارە تەمبەرە باشە بە ڕای و خەم خواردن چاسەی کێشە و گرفتەکانمان دەکات نەخر ناوڵە بەزەوە هەر بەخۆی واقع هەر دەبی وابی ئاساوارەکانی خەم و خەفەت چییە؟ ئاسارەکان ئەوەی مەسەن ئیسان کە شتێک دەبینی نەعەداڵەتی هەیە مەسەلەن کە دەبین نەعەداڵەتی هەیە خەم لێ دەخواتن باشە چ دیمەنێک لە ژیانی خۆت دیتیتێت زۆر خەمی پێوە دەخۆی لە بیرت ناچی وەڵڵاهی دیمەنەکان برێم چۆن ینی زۆرن بەس زانی برێ دانەدانە باسیکەنە بە زۆرن باشە خەم چارەسەری کێشەکانمان دەکات کێشەکانمان لێکم دەکاتەوە نەخێر تەوان بەلکو زیاتری دەکە خەم یعنی وەت ناکات تۆ لە ژیان هەوڵدەی ئیشکەی خۆت تەتویرکەی خۆت و خانەوادت ئایلت ماڵ و منداڵت باشە خەمەکانمان بۆ چێ باسکەین ئا هەم کەسێک شیاوی خەمەکانی بۆ باسکەین وڵای ئینسان دەبی لە شخصە چوها باوەڕ پێکراوی شخصە گوها چقەی پێ بکە ئیدی خەم و خەفەتی لۆی باسکە وەکو دەری عساوە لە عەلا چارەسەی چلۆ دەبینتەوە عیلازە چلۆ دەدۆستەوە چ خەمێک تایبەتە لە ژیانی خۆت بۆ نمونە بڵێ لە ژیاندا خەمێک هەیە قەت لە دڵم دەرناچی قەت لە بیرم ناچی زۆر خەم لەو شتە دەخۆن وڵای خەمەکان بەش ئێستا بەلای عاتفەیدا نەڕۆشتنی خەمی لە کۆچی دوای دایکم یانی باوکم ئیبرام ئەوان هەتا مردنێ لە بیر ناکەین دەبی وەفامان لۆیان هەبی ئەمە ڕاستە کە سەرەکی زۆر گەورەیە کە ئەو خەمە هەموو ڕۆژێ لەکنە من نوێ دەبتەوە لە ناخم نوێ دەبتەوە بەزە من ناوی ژیانی تەرکەم ئەوانە تازە ڕۆیشتن چوونە ڕێی خۆیان بەسەمە دەتوانین دوعای خێریان لۆ بکەین کاری باشیان لۆ بکەین ئەگەر ئەوانمان خۆش دێ و بە وەفابین لەگەرەوان بەس وەکو خەمی دنیاوی خەم لەوانە دەخۆین لۆ نمونە گەنجەکانمان ئێستا بڕبڕی پشتی وڵاتن دەبی حکوومەت هەستێ بەوەی کە هەندێک بەش بکاتەوە دەستی ئەو گەنجانە بگری لۆ نمونە گەنجەکانمان تەڵەبەنە ئەوانە کە بەڕاستی مەجموعەتیان زۆر بژەی ژیانیان زۆر زەعیفە یعنی بخۆیان هەم کەس لە مڕعات و بەشی تەڵەبەی دەگاتن هەتا بە دەردەسەری هەتا دەچی دەستە ناوەندی دووە ناوەندی دەستە کولیەی لە کولیەش کە تاوا دەکا هیچ تەمشا دەکە لە پاشە هیچ پاشە ڕۆژی هیچیز دیار نییە کە ئەو گەنجە توە تا ئێرەتینە 19 سال 90 ساڵی خوێندیە و هەتا ئێرە هاتیە پاشە ڕۆژی دیار نەبیتن بەڕاستی زۆر بێزار دەبی و بێتاقەت دەبی لێرە ئەتی ئەوانش کوڕی ئەو وڵاتینە یعنی خوشک و برای ئەو وڵاتینە دەبی حکوومەت پرۆژەی هەبی لۆ ئەو گەنجانە لۆ ئەوەی چونکە لە هەموو وڵاتێکی گەنج بربڕی پشتی وڵاتەکەیە ئەگەر ئەو گەنجانەتونی پرۆژەت گەورەت لۆیان نەبی و دەستیان نەگری دەکرێت ئەو گەنجانە بەدیلی بەعیساب بەدیلی باشتر دەبینەوە بەس بەدیلی مەرگ دەبینەوە باشە بەڕای جەنابەت وەکو گەنجێک حکوومەت خەم لە گەنجانی خۆی دەخوات وڵی ئەوەی ڕاستی بێ حکوومەت بەڕێژێکی زۆر کەم خەمیان لێ دەخوا ئەگەر بەڕاستی خەمی لێیان بخوارد بە ئەو هەمە گەنجەشمان سەرڕۆنە دەبوون یعنی ئێستا لەو کوردستانەی ئەو هەموو خەڵکەی لە بیانیەکان دێن لێرە ئیش دەکەن پارە پەیدا دەکەن ئەگەر حکوومەت بەس ئاوری لە گەنجەکانی خۆی بدابە پێویستی بۆ هەموو وڵاتە بێگانانە نەبوو بە ناویان نینین برین ئەوانە ئێرانینیان سوورینیان عەرەبن و تورک و ئەوانە بڵێن گەنجی خۆمان کار ناکات بەو پارەی ڕازی نییە وەڵاهی ئەو قسەیە 100% ڕاستە دەزانین لێ دەرێم ڕاستە گەنجی ئێستاش بەعام هەمووی دەوێت لە کوڕەچی لە پڕەچی ببتە کوڕک لە پڕەچی ببتە کوڕک دەوێت لە هیچ ڕا ببتە شتێک چاو لێکەریشی زۆر تێدایە یعنی دەبینی ئەمن لۆ منە گەنجەکەم چاو لەوەی بکەم بەرامبەرەکەم دەورەمەندە دەبی ئەمیش موچوی دەورەمەند بم ئەو بە ژیانی خۆی ئەو شتە ڕوونادا دەبی هەوڵی لۆ بدەی دەبی بەرنامەت لۆی هەبی دەبی بە چەند ساڵێکی پێدا بڕۆی دەبی خۆشت بدۆزیەوە ئەتو دەبی کە ئیشەشی دەکەی ڕاستی دەبی بزانی پارەکەت مەحدودیەکەی چەندە ئیشەکەت فراوان دەبی یان فراوان نابی ئەتو لە هەر جێشی ئیش بکەی و پارەکەت سابت بی ئەتویس پێش ناکەوی
هەر لەو بازنەی دەخولێەوە کات و شەو ڕۆژی دەکەی و 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ هەر ئەو پارێت کە زیاد ناکاتن پرۆژەت نابیتن ئەلێرە تو خەم لەوەی دەخۆی برادر هەیە دەرێم وڵی 30 سارە ئیش دەکەم هەر لە جێ خۆمم ئێلو لە جێ خۆتی یان بەرنمەکەی تو غەڵەتە هەر ئەوە ویستە یانیش پرۆژەک لێ ڕێک نەکەتێ دەرفەک لێرە نەکە دەستی ئەو گەنجانە بگریتن بەرەو پێشەمبە بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر خەم و خەفەت بەشێک لە هاوڵاتیان خەمیان لەم نیشتیمانە دەخوارد بەشێک لە گەنجان خەمیانەوە بوو کە حکوومەت هەلیکاریان بۆ بڕەخسێنێت بەشێکی دیکە لە هاوڵاتیان خەمی ئەوەیان بوو کە خەمی بژێوی ژیانیان بوو ژیانێکی شایستە بژین بەشێک لە هاوڵاتیان خەمی ئاینەکەیان بوو خەمی دینەکەیان بوو ئاهیان هەڵ لە کێشا کە لە ڕابردوودا دەبواە کارێک بکەن عیبادەتێک بکەن کە نەیان کردووە ئێمەش بە هاوڵاتیانمان وێت خەم مەخۆن ئەوەندەی خەم لە ژیان دەخۆن خەم پیرتان دەکات و کێشەکانتان بە خەم کۆتایی نایەت بۆیە هیواتان بەخوای گەورە بێت هەمیشە شاد بژین تاتەوەرێکی دیکەموتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ